هەر لەبارەی لێکەوتەکانی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و هەروەها ئیتر ئامانجەکانی هەڵگیرساندنی ئەم شەڕە کۆتاییەکەی چی لێ دێت و ئەو وڵاتانەی کە دەکەونەکە ژێر کاریگەری ئەم شەڕە ئەگەری بەردەوامبوون و درێژە کێشانی کامانن بەگشتی لەسەرم بابەتانە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز عەلی میعماری شارەزای ئەمنی و استراتژی لە لەندەنەوە لەگەڵمە. بەڕێز میعماری سپاس کە لەگەڵ کوردستان 24 با لە نوێترین پێشهاتەوە دەست پێ بکەم. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا جی7 بەجێهێشت و گەڕایە و کۆشکی سپی بۆی کە لەبارەی ئەم جەنگەوە بڕیار بدات، دەڵێت لەما خراپتر ڕوودەدات. پێت وایە لەمە خراپتر چی هەیە کە ڕوودات؟ من ترامپ من بە کەسێکی گرێبەستی دەزانم، کەسێکی لەو جۆرەش هەمیشە فشار دەکات و داوای سەقفێکی بەرز دادەنێ بۆ داواکاریەکانی بۆ ئەوەی کە دەوێت دەستی بکەوێت یا ئەوە تا بە گوێرەی بۆچوونەکانی خۆی شتەکان دابڕێژێت. باشە، پێت وایە کە بۆچوونەکانی دۆناڵد ترامپ کاریگەری چی دەبێت؟ بەڵام ئەو شتانەی کە خراپن ڕەنگە ڕووبدەن ئەویش جەنگە و هەردوو لایەنیش دەبینین کە موشک بارانی بەردەوام هەیە لەلایەن موشک و فڕۆکە و جەنجیش تەواوە. ئەمەش بەشداربوونی وڵاتانی ڕۆژئاوایە لە بەرژەوەندی ئیسرائیل و لێدانی جومگە هەستیارەکانی تری ئێران و ئەمەیە کە ڕوودەوە و هەروەها لایەنیش تریش ڕووخاندنی زۆر باشە. ئەگەر هەر لەسەر ڕۆڵی ئەمریکا بوەستم لەسەر پرسیارەکەم لە بەڕێزت، ئەمریکا دەتوانێت چۆن لەسەر ئەم بابەتە بڕیار بدات؟ ئایا دێتە بەشداری ڕاستەوخۆ لە نێو شەڕ لە بەرامبەر ئێراندا هاوپەیمانێتی ئیسرائیل درێژەت پێدەدات بەم شێوازە یان نا بە شێوازێکی تر ئەوێت کە لە بەڕێککەوتن لەگەڵ ئێران ئەم بابەتە کۆتایی پێبێنێت؟ بەڵێ، سەرەتا لە ئێستا کۆمەڵێک هێزی دەریایی ئەمریکا هەن لە کەناراوەکانی ئیسرائیل نزیک بوونەتەوە لە دەریای سپی ناوەڕاست و هەروەها لە دەریای سووریش. دووەمیان گوتاری وەزارەتی دەرەوەی ئەمریکا پێشتر ڕۆژ وتی کە 700,000 ئەمریکی هەن لە ئیسرائیل، واتە ئێران تەنها لەگەڵ گەلی ئیسرائیلیدا نازەنجێت بەڵکو لەگەڵ گەلی ئەمریکاژە دەزەنجێت. ئەمەش بەڵگەیە بۆ ئەوەی کە ئەمریکا هەر کاتێک دۆخەکە ئاڵۆز بێت دێتە ناو جەنگەکەەوە، ئەو کاتە بەریتانیا و فەڕەنسا و وڵاتانی تریش دێنە ناو جەنگەکەەوە. بەڵام جارێ زووە بۆ ئەوە و هەروەها ئەو ڕووداوە مەیدانیەکان ئەو بڕیار دەدەن ئاخۆ ئەمریکا بەشدار دەبێت لەگە ئیسرائیل یاخودنا. باشە، پێت وایە ئەم جەنگەی نێوان ئێران و ئیسرائیل بۆچی ڕوویدا هەر لە سەرەتاوە لەبەرەوەی کە دانوستانەکان هێشتا بەردەوام بوو لەسەر ڕێککەوتنی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و ئێراندا؟ ئیسرائیل ئامانجێکی گەورەتر لە کۆتایی هێنان بە بەرنامە ئەتۆمیەکانی ئێرانی هەیە؟ بەڕێزم، نابێت هەر هیچ وڵاتێکیش مافی ئەوەی نییە کە لە ئیسرائیل نزیکە ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. تەماشاکە هیچ وڵاتێک هەیە کە عارەبی بێت بۆ نمونە وڵاتانی کەندا بێت چەندێک پەیوەندیان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا هەیە، تەنانەت لەگەڵ خودی ئیسرائیلیش ناتوانێت ببێتە هیچ هەڕەشێک یاخۆت خاوەنی هیچ چەکێک کە ببێتە هەڕەشا بۆ سەربوونی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لەگەڵ ئەوەشدا تەماشای پاکستان بکە. ئەگەر پاکستان لە ئیسرائیل نزیک بواە ئەو کاتە چەکی ئەتۆمی نەدەبوو، ڕێگەشان پێ نەدەدا. ئەمە تەواو کۆتای پێهاتووە. بۆیە ئێران لە بیرۆکەی دەستخستنی ئەتۆم نزیک بووبەوە و ئاماژەکانیش ئەو کاتە بەو شێوەیە بوون کە هاوسەنجی نێودەوڵەتی ئەو کاتی تێچوو لە
وەکو وابوو کە یەکێتی سۆڤێت دەناوچوو. باشە ئەوەی کە ئێستا هەیە بە ئامانجگرتنی ژێرخانی سەربازی و ئەتۆمی و ئابووری و وزەی ئێرانە لەلایەن ئیسرائیلەوە بە پێچەوانەوە هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل بەردەوامە. ئایا ئەمە لە شوێنێک دەوەستێت یا درێژە دەکێشێت؟ ئەگەر بەردەوام بێت لێککەوتەکانی بەگشتی لەسەر ناوچەکە چۆن دەبینی؟ من پێم وایە ڕۆژ ئاوا و سەرو هەمویانەوە ئەمریکا بە تەواوەتی کۆنتترۆڵی ڕۆژهڵاتی ناوەڕاست و عەرەبی کردووە. ئێمڕۆ پێم وایە ئێمڕۆ هەوڵەکە بۆ ئەوەیە کۆنتترۆلی ڕۆژهڵاتی ناوەڕاستی ئێرانیش بکرێت. بەڵام کۆنتترۆلکردنی ڕۆژهڵاتی ناوەڕاستی ئێرانی هێڵی سوورە. بۆچی؟ چونکە رووسیا و چین هاوڕانین لەگەڵ ئەمریکا لەو بارەیەوە. بەمەش دەبینین لە چەند ڕۆژی داهاتوودا ئەمە چی لێ دەکەوێتەوە و دەبینین رووسیا و چینی ژووتیان گوتیان ئەگەر جەنگی جیهانی سێم ڕوو بدات ئەوان بەدەست بەستراوی نامێننەوە و کۆریای باکووریشان لەگەڵ. باشە ئەگەر رووسیا و چین هاوکات لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانە ئەوروپیەکانی بێنە ناو ئەمبەرە لە شەڕەوە، ئایا جەمسەربەندیەکی نوێی هێز دەبینین لە ناوچەکە یا ئەم بلۆکانە بە تەواوەتی خۆیان ڕاستەکەنەوە کە لە کامبەرەدا بن نەزمێکی نوێی جیهانی خەریکە دروست دەبێتەوە جارێکی تر؟ نەخێر ئاماژەکانی جەنگ هەر بەو شوەیە کە ببێتە جەنگێکی جیهانی، بەڵام ئەم جەنگە جیهانیە بە شێوازی تەقلیدی و کۆن نابێت، نەک وەک جەنگی جیهانی یەکەم و دووەم ڕوبەڕووبوونەوەی هێزە زەمینیەکان مرۆڤ لەگەڵ مرۆڤ، بەڵکو جەنگی جیهانی سێم ئەگەر ڕوو بدات بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ دەبێت بەم تەکنۆلۆژیا تازایی کە ئێستا دەیبینین، بەم و شەک و درۆن و فڕۆکەی جەنگی. لەگەڵ ئەوەدا جەنگی ئابووری لە ئێستادا من پێم وایە جەنگی جیهانی سێیەم تەواو دەبێت و هەروەها لێکەوتە ئابووریەکانیشی لە سەر دەریای چین و تایوان دەبێت. باشە کەواتە با بپرسم ڕۆڵی وڵاتانی کەنداو لەم نێوەندەدا چۆن دەبینی؟ تا ئێستا ئەوەی کە هەیە با شێوازێکی زۆر ئاشکرا هیچ یەک لە وڵاتانی کە پێشووتر هاوپەیمانی ئێران یا لایەنگری ئیسرائیل بوون نەچوونەتە نێو بەرەیەکی ئاشکرا لە شەڕەوە. ئایا ئەمانە دێنە دەنگ چۆن خۆیان یەکلای ئەکەنەوە؟ کاریگەری لەسەر ئەوان چۆن دەبێت؟ بەڕێزم وڵاتانی کەنداو کۆمەڵێک هاوپەیمانی استراتیژیان هەیە لەگەڵ وڵاتاندا بە تایبەتی ئەمریکا و لەگەڵ بەریتانیا بە شێوەیەکی سەرەکی ناکرێت بە هیچ شێوەیەک لەو سنوورە بێنە دەرەوە و هەروەها وەشمان لەبیر نەچێت وڵاتانی کەنداو لە سەر و هەمیانەوە سعودیا ئەو سەروەریە ڕاستەقینەیە نییە بەسەر وڵاتەکەی خۆیانەوە، چونکە دۆخی ئەوان هەمووی بەدەستی ئەمریکا و بەریتانیایە، بە واتایی ئەوان بەدەست بەستراوی دەمێننەوە و تەداخل ناکەن لەو جەنگەدا. یانش ئەوەتە ڕاگررتنی بابلمەندە بوو گەروی هورمز بە شێوازێکی کاتی دەبێت ئەگەر ڕوو بدات و هەروەها کاریگەری ئابوووریەکانی بەسەر هەموو جیهانەوە دەبێت، بەڵام دواتر هەموو کێشەکان چارەسەر دەبن، چونکە دەزانم ئەگەر ئێران لەسەر مێزی گفتوگۆدانە نیشێت بە شوێن هاوپەیمانەتیەکی نێودەوڵەتی بە کورتی بپرسم، ئایا ئێران لەسەر مێزی وتوێژدا دەنیشێت؟ ئەم شەڕی هەڵگیرساوە لەسەر بەرنامە ئەتۆمیەکەیەتی وەک هەندێک باسی لێوە دەکەن لە شەڕ بەردەوام دەبێت یا سەری خۆی لەسەر ئەم بەرنامە ئەتۆمیە لە کۆتاییدا دادەنێت؟ ئێمڕۆ من پێم وایە جەنگی بەرگری ئێران ڕێکخراوە، بەڵام زۆر زەحمەتە، زۆر ناسکە دۆخەکەی، چونکە ئەم زەحمەتیە وای کردووە ئێرانیەکان
بکەونە نێو دوو بەرداشەوە یەکێکیان لەوەکەی ترتاڵترە کەواتە یا ئەوە تا دەبێ دابنیشی و سازش لەسەر وێزگە ئەتۆمیەکانت بکەیت یانیش ئەوە تا جەنگ بەردەوام دەبێت ئەگەر بەردەوامیش بێت من پێم وانییە ئێرانیەکان دەتوانن ماوەیەکی دوور و درێژ خۆیان بگرن و بەرگا بگرن چونکە ئیسرائیل زیاتر لە 50 وڵات پشتیوانی دەکات بەڵام ئێران تەنها رووسیا و سینیان هەیە کۆریاش ئەمەلێکی لاواز ئەگە بێتە ناوەوە بۆیە ئێرانیەکان لە دۆخێکی زۆر خراپدان لە دۆخێکن یا ئەوە تا وێزگە ئەتۆمیەکانی ڕادەگرێت لە ڕژهاڵاتی ناوەڕاستە دەگەڕێتەوە چوارگۆشەی یەکەم کە 45 ساڵ بەر لە ئێستایە یانیش ئەوە تا دەچێتە نێو جەنجێکی درێژتر و ئەو کاتە دەبێتە هۆی ڕوخانی ڕژێمی ئێرانی ئێستا. باش سپاس دەکەم بەڕێز عەلی میعماری شارەزای ئەمنی واسایش لە لەندەنەوە لەگەڵ کوردستان 24 بوو.